بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتێ و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان خۆشەویستێکە بە ناوی دکتۆر سالار باسیرە. بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەم. سپاس بە بەڕێستان کاگاسەوە. جا من ئەلێرا کێشەیەکم هەیە دکتۆر سالار بڵێم دکتۆر سالار باسیرە، کاک سالاری، کاک حەمەسوور، سالار محەممەد فەرج ماشەڵڵا تایتڵ زۆرن بۆم ڕوون کەرەوە بۆچی سالار محەممەد فەرج، بۆچی سالاری حەمەسوور، بۆچی دکتۆر سالار باسیرە. بەڵێ باوکم بە حکمەوەی کە ڕەنگی سوروسپی بوو ئەوە بەکو چۆنەڵێ تەسمەیەکی شەعبی بوو درابوویە بە ناوی حەمەسوور، بەڵام ناوە فەرمێکەی خۆی محەممەد فەرج عەبدوڕەحمان بوو. ئەم مەسئلەی باسیرێش ئێمە بە حکمەوەی تەبەعی ئێرانی بوون و نەنک و باپیروانم لە ڕۆژهەڵاتەوە هاتبوون لەوێ نیشتەجێ بوون. باوکم دەیگێڕێتەوە ئەڵێ کە چوین لە سلێمانی قونسوڵێتی ئێرانی لێ هەبوو ئەو زەمانی شا و داوای ناسنامەی ئێرانیمان کرد بە ناچاری چونکەی عراقیمان نەبوو. دەگەڕێتەوە دەڵێ کابرای کۆنسۆڵ و توێتی باشە ئێوە شۆهرەتتان نییە وەکو خۆی باسیەکەم توێتی ناوێ بە ئێرانی هەموو شۆهرەتی هەیە توێتی خۆم شۆهرەتێکتان لە قەبێکتان بۆ دانم بە ناوی باسیرە. ئێتر بەڵێ ئیتر من کە ئێمە کەیتر ڕۆژتوینەتە دەرەوانەیە ناوی فەرمیمان لە ئەوروپا هەر وەک باسیرە تۆمار کراوە، بەڵام ناوی تەواوی خۆمان بە محەممەد فەرەجە ینی باوکم و باپیرم. باشە کەواتە ئەم پاژناوە ئەم نازناوەی کە بووە بە پاژناوی خێزانێک و بنەماڵێکی گەورە لە دەسەڵاتی خۆتانە نەبووە، شابەندەر ئەمری فەرمووە لە قۆنسۆلیەوە پێم وایە بە قۆنسۆلیەکەش لە کارێزی ئەحمەد زەنگەنە بۆ پشتی سەرا بە کابرای قۆنسۆلیشیان و تۆ شابەندەر. ئەوە زانیاریەکە من لێم نەپرسیوی بەڵام بەڵێ بە من وەکو خودی خۆم بەگشتی هەروەک سالار باسیرە ناسراوم بەڵێ ئێمە بە خێراتنت دەکەین بە هیوان بەرنمەیەکی بەسوود بێ. خۆشحاڵم. قەدەری هەموو ئینسانەکان وایە کە دێنە سەر ئەو کورسی جەنابێ لە پێش خۆیەوە باسییانەکەین. ئەمە ڕێگیکی مێژوویە. ئێمە پێش باوکێ ئەمانێ بزین ئەم پیاوەکێ ئەوە باپیرمە باوکی باوکمە کەواتە کاک فەرەجە. بەڵێ باش باسیکی ئەم پیاوەمان بۆ بکە ئەمە لە کوێوە هاتووە، ئەمە بۆچی هاتوونەتە سلێمانی، ئێوە لە کوێوە هاتوون یەکەم جار بێکمان دەبێت بۆ زانیاریەکان بگەڕێمەوە بۆ سەرچاوە کۆنەکان وەکو باوکم یان نەنکم و زەمانەکەما بوو. دەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نزیک بۆکان شوێنێک بۆ پیانۆتۆ داش بڵاخ دیارە گوندێک بووە. لەو گوندە باپیر و نەنکم ژیاوە بە هەمان شێوە باپیر و نەنکم لەلایەنی دایکمەوە هەر لەوێ ژیاون لێک گوندا ژیاون و یەکتریان ناسیوە. یعنی تۆ لە هەردوو بنەماڵەکەی دایکت و باکتەوە خەڵکی ئاش بڵاخە. بڵێ باش ینی دواتر دەڵێن بەهۆی بارودۆخی ئێران و گرانێکەوە هەمویان پێکەوە هاتوون چوونەتە گوندێک کە سەر بە باشووری کوردستان بۆ کوردستانی عێراق لەو گوندە نیشتەجێ بوون هەمویان پێکەوە هاتوون. بەڵام ئەو کاتەی تر لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوانە کە سنوورەکان بە شێوی کە دابەش دەکرێت ئەوان هەر بەو شوناسنامە ئێرانیە ئەم دیو کە دابەش دەکرێت دەکەوێتە عێراق و هەر بەو شوناسنامەیەمانەوە ئیتر هیچ کام لە حکوومەتە عێراقیەکان ئامادە نەبوون هەتا و کاتێک کە گیران و دەریش کران بۆ ئێران شوناسنامەی عێراقیمان بنێ. ئیتر دوایی باپیرم هاتوۆتە سلێمانی و وەک دەگەڕنەوە لای کانێسکان لەوێ ژوورێکی گرتووە تای بووە تا ئەو کاتەی کۆچی دوایی کردەوە. باشە فەرمووت کە هاتوونمتە ئەم دیو یعنی کە هاتوون بەم دیوە بەرەو باشوور چوونەتە گوندێک. بڵێ نازانی ئەو گوندە کوێیە؟ بەڕاستی نازانم چونکە ئەوە دیارە ماوەیەکی دیاری کراو ماونەتەوە
و ئەو پرسیارەشم نەکردووە ئەو وێزگەیەکی ئەو نەگرنگ نەبووە بەڵێ گوێزەیەکی ئەو نەگرنگ نەبووە کە باخێکی گەورەی پێ بەم ناوی چی بوو ماوەیەکی دیاریکرااو لێ ماونەتەوە بەڵام دواتر لە سلێمانی نیشتە جێبوون هەمویان هاتوونەتە ئەوێ و ئتر لێرە هەوڵیاوە بژێوی ژیانی هەر وەکو چۆن باپیریشم لەلایەنی دایکمەوانێ هەر یەکتریان هەر پێکەوە بوون و یەکتریان ناسیوە ئتر کە هاتوون هەندێک ئیشیان کردووە پێکەوە ئەو زەمانە هەموو شتێک وەک ئێستا نەبوو بە بلۆک و بەبەر خشتی قوڕیان دروست کردووە و بەو شێوەیە فرۆشتویانە لە گڵ و لە کا دروستەکرێ بەڵەوە بەڵێ لە کاو لە قڕاستە بەڵێ کاک فرەج وەکو تۆ من دڵنیام گرنگی زۆر بە مێژووی بنەماڵەکەت و مێژووی گەلی کوردیش بە گشتی یانی تۆ کەسێک وەکو پرۆفیسۆرێک ئەو شتانە لا گرنگە نازانی ئەم پیاوەست چ ساڵێ لەدایک بووە ئەوە نازانم بە تەواوی چونکە ئەو زەمانە ئەم شتانە نەنووسراوەتەوە و بایەخی پێ نەدراوە بەس ئەوەندە هەیە 15 و 16 ئەوانە هاتبنە سلێمانی بەڵێ دیارە چونکە باوکم 1924 لەدایک بووە ئەوە دەزانین لە سلێمانی نە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لەدایک بووە تەمەنی هەروە 6 ساڵانێک بووە کە هاتوونەتە بڵێن هاتوونەتە سلێمانی نزیکەی دەتوانێت تەقدیراتێک بکات بڵێ کاتون ئەگە باوکم 24 بێت دیارەیتر ئەو بتوانێت حسابی 6 ساڵێک بێ 5 ساڵێک بووە کە هاتوون بڵێ 6 ساڵێ بوون 5 ساڵ بۆ 6 ساڵێک ئێمانە 1930 ئەم پیاوە هەر بە جوتیاری و ئەوانە ژیاوە لە ئاش بڵاخ و دەوروبەری بۆکان یان پیشەگەر بووە بڵێ بەنسبەت باوکمەوانێ ئەو زۆک و زۆربەی خەڵقی تر بە کشت و کاڵ و بە فەلاحەت و بە شوانی ژیاون بەڵام باوکی دایکم ئەو یعنی با بڵێن بار و گوزەرانی باشتر بووە و ئەو کار و ئیشانەی کە کردوێتی خانووی هەبووە و فەرشی فرۆشتووە و هەندێک هینیە بۆ بار و گوزەرانی ئابووری ئەو زۆر باشتر ینی بەری خاڵوانێ باشتر و لە بەری مامان بەڵێ بەڵام ئیتر وا بووە دیارەوە دەگەڕنەوە مامەڵەیەکی باشی لەگەڵ سەرۆت و سامانەکەی نەکردەوە و هەمووی زوو بە هەدەرچوە زوو بە هەدەرچوە ڕاستە درود بۆ گیانی پاکیان هەر کەسە بە جۆرێک بی لە ژیانە کاتەوە هەر کەسش بە جۆرێک لە گۆشەیەکەوە بۆ ژیان ئەڕوانێ ئەم ژنێکیەیە ئەوە نەنکمە دایکی باوکمە ناوی ناوەکەیم لە بیر چۆتەوانێ شەرافەت دیارەوە لە ماڵەوە بەناوی خۆی و بانگتان نەکردووە بەڵێ وایە ئێتە زۆر جار ئینسان ساڵانێکی زۆر کە تێپەڕی بەسەر شتەکانە تۆزێک ناوەکەشی تۆزێ دەگمەنە شەرافەت خان بەڵام ناو شەرافەت لە ڕۆژهەڵات یعنی ناویی زۆر باوە لە بەروی من نزیکیم لە ناوچەی پێنجون و ئەوانەوە هەیە هەندێک ناو هەبوون کە لەوێ ژۆم لێ بووە کاتی خۆی بەسەردان کە چوون بەلا خزمانمان لە سلێمانی ئەو ناوانە نەبووەکو شەرافەت و کوبرا و تەڵاو حمەیرا و ئەمانە لە بەرەوەی لە سنووری ڕۆژهەڵاتەوە نزیک بوون و ئەش کولتوریکی فارسیەت زیاتر شەرافەت خان کەواتە ژنی کاک فەرەجات نازانی ئەم ژن نازانی کەی لەدایک بووە نەخێر ئەوانە یعنی ڕوون نییە بەڵا ناکەم بە باوکی شەمە ڕوون بوو بێت چونکە ئەو سەردەمانە سەردەمێکی زۆر تایبەت بۆ دوایە و حربی نازانم ئێرانی و ڕوس و ئەمانێ بەسەرهاتەوە و گرانێکە و خەڵق بایەخی نییەوە بەو شتانە بەڵام خۆم هەندێک بە دوواداچوونم بۆ کرد کە بە پێی تەمەنەکان ئاخۆ گەڕابنەوە سەردەمێکی مێژوو باشە دکتۆر سالار تۆ نەنە شەرافەتێ بینیوە بەڵێ مناڵ بووم کە بینیومە باش لە یادمە باشە بەڵام باپیرە فەرزتە نەبینیوە نەخێر نەبینیوە ئەویانی نەبینی ئەویانم نەبینی بەبەستەوەیە بمزانیە پەیوەندی نێوان ئەم نەنک و باپیرەی تۆ پەیوەندێکی چۆن بووە بابینە سەر کارکتەرێکی لەو گرنگتر کە ئەویش ئەم پیاوەیە باسێکی ئەم پیاوە بەڵێ ئەوە باوکمە کە لە 1924 لەدایک بووە و وەکوتم لە تەمەنێکی کەمەوە لە ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە باشوور و هەر لە تەمەنێکی منداڵی ئەوانەیە لە منداڵیەوە دەڵێ من ماوەیەک شوانیم کردووە و
ماوەیە کە کاری ڕۆژانەی کردووە بۆ بژێوی ژیان کاری باڵین بڵێ لەو شتانە و شتی فرۆشتووە ینی لەسەر لە ناو شارە وەکو منداڵێک یعنی کە ئەمڕۆ دەیان بینین چۆنە دواترکەندە گەورە بووە لە تەمەنێکی هەر کەمە لە زەمەنی مەلیکا بووە کە ئەو کاتە شەڕی جەنگی دووەمیش جیهانی دیارە لە ئارایە بووە ئیتر وتوانە چێ دەیەوێت ببێ بە سەربازی ئینگلیز یان بن بۆ فەلەستین یانەوتن لوێن بڵێ ئیتر ئەویش پیکابۆشت هەبووە سواری پیکابەکە بووە و بردویانە بۆ فەلەستین و ئێدە تاوانە لە مەسەلەکان بە تەواوی تێنەگەیشتەوە بەڵام بۆ گرنگ بوو بێتە سەربازی ئینگلیز و 2 ساڵ لە فەلەستین بۆ وەکو سەربازێکی پاڵنەرێکی ئابووریشی لە پشتەوە بۆ کە مەسەلەن پارەیەکی تیا بووە لە کرێکاریەکە باشتر بووە بەڵێ دیارە ئەوەشی تیا بووە بزانی بەهۆی ئەو بەشداریەی لە شەڕی فەڵەستین جوولەکە بووە بەهۆی ئەوەی کە فێری عەرەبی ببێ نا لەوە ناچێت کە عەرەبێکی کەم فێر بوو بەڵام عەرەبیەکە زیاتر بەهۆی ئەوەی کە حکومە دوکانمان هەبوو و تێکەڵاوی عەرەبیش هەبوو و چووە بەغاو مۆسڵ شتێ کڕی بە شێوێکی گشتی عەرەبی فێر بوو بەڵام باوکم و دایکیشم نەخوێنەوار بوون یعنی من لە خێزانێکی ئەکادیمیەوە چاوم هەڵ نەهێناوە و عەرەبیەکی ئامێزانی کاروبارەکانی خۆی پێ بەڕێیە کرد ئەمە شەروێنەیەکی تری کاکە حەمەسوورە با بڵێ باشە من زانیاریم لەسەر شتێکی کە هەیە ئەم پیاوە لە کۆتاییە دوای ئەوەی کە لیڤی و تەواوەکە و ئیتر بە قەولی جەنابێ شوانکاری و کریەکاری و جەنگی فەڵەستین و ئەوانە ئەم پیاوە بەوە ناسراوە کە دوکانی هەیە لە شەقامی لای سینەماکان کە ئێستا پێڵەن شەقامی بێکەس بەڵێ ئەو سەرگوزشتەی ئەوە چییە چۆن توانیوێتی مەسەڵەن کێ یارمەتی دەری بووە کە گەڕاوەتەوە لە سەربازی هەر لە تەمەنێکی گەنجێتیە لەوێ خۆزانە ئەو دوکانانە شار بچووک بوو و هەموو دوکانانەمەی لە قوڕ دروست کراون و خەڵکی کەم بوو ژمارەی ئاسان بووە دوکانێکی لەوێ گرتووە و ئتر بەقاڵی تیا کردووە میوەی فرۆشتووە بەڕێکی لەکوێ بە تەواوی دەرگای سەرەکی سینەما سیروان مقابل بۆ یعنی بەرامبەر ئەو هەندێک خواردن ئەلەوێ بووە دوکانی بە ڕەحمەت بەعالی دەدە و خواردوکانی دەروێشەمی دەدا خواردوکانەوە تەنیشتێکمان خەلفەڕەشی کەبابچی بوو ئەو دو حاجی مەجید توتنچی بوو ئێدر خۆشم هەر لە تەمەنێکی مناڵیەوە لەو بەردوکانە گەورە بووم لێوم ئێتر دوایی وردەوردە دوکانەکان دێک گەشەی کردشتی ئەتاریش و بەقاڵیش و هەموو شتێکیان تیا دەفرێبوون ئەوانی کە لەو دوکانە ئیشیانە کرد بێجگە لە باوکم و مامەم بوو باوکتی بەڵێ کە خۆشم ئێتر تەمەنم هەندێک گەورە بوو منیش وەکو فاکتەرێکی گرنگ شان بەشێنیان کارم دەکرد تا ئەو کاتێتر مامەم جا بۆ دوکانی خۆی جا کردەوە لە شەقامێکی تر باشە ئەمە وێنەیەکی زۆر مێژووی جوانی دوکانەکەتانە بڵێ ئەمەی کە چۆتە سەر تەختەکەی دوکان ئەمە چێ ئەوەی دەستی ڕاست باوکمە باوکتە بەڕەحمەت بێ سپاسەکەم و بڕاستی وێنانە زۆر جادی قەتیەدەم یعنی ژیانێکی زۆر ڕابردوو ژیانێکی سادە لە ناو کۆمەڵگایەکی سادە یعنی تەکنەلۆژیان نەبووە هیچ نەبووە و بڕوانە دوکانەکە یعنی دوکانێکی سادە بووە تاقییان بۆ کردو کۆمەڵ هێشتیان تیا کردووە کە فرۆشتویانە من خۆشحاڵم کە توانیومە لە هەندێک شوێن ئەم وێنانەم دەستکەوێت لەو جامە کۆنانەی کە وەختە گەورە بوون شتوم نەتەوە و پاراستو من بەڵێ ئەو دوکانەی کە باسیەکەی دوکانی بەقاڵی بوو بەقاڵی و عەتاری چ شتێکی بەگشتی چیتیا بوو و چ شتێکی تیا بوو دوکانی ئێوە هەتان بێ بەس مەسەلەن ئێوە داهێنەری هێنانی ئەو بابەتە بن بۆ سلێمانی یەکێ لەو شتانەی کە ئێمە پێی ناسرااو بووین باستورمەی مووسڵ بوو ڕاستی باستورمەیەکی تایبەتمەندێتی خۆی هەبوو زۆر تایبەت بوو جەنابی باوکرد لەوێ ئەوی هێنا بڵێ لە مووسڵەوەی هێنا هەندێک جاریش هەوڵی ئەدا پێیان بڵێ ئەم باستورمەیە چۆن دروستەکەن دیان چۆنەوە نهێنی ئەمە چۆن بەێڵێن چۆن دروستەکەن باوکم هەویستی هەوڵیدا بە پێی شێوەکانیان باسترمە دروست کا بەڵام سەرکەوتو نەبوو خەڵک نەداهات زیاتر بیکڕێ دواتر گەڕایە بۆی مووسڵ
هەندێشتمان هەبوو باوکم جگەرەیە خستە سەلاجەوانێ فێنک هەبوو خەڵق زۆری پێخۆش بوو ئیتر کە هاتن نیشانی تازەیەتی بەناوبانگ بوو کە هاتنە جگەرەیەک یا پاکەتێک جگەرەی مسەلەجم بەرێ مسەلەجم بەرێ بڵێ تووتنەکان تایبەتمەندێتێکی خۆی هەبوو وەختە جگەرەی کۆن جگەرەی غازی و جگەرەی جمهوری و بەڵام جگەرەی ئەجنەبیشی ئەهێنا ئەوکو ڕۆسمەن و گرێڤن و ئەمانەی هین بوو تایبەتمەندی خۆی بوو هەندێشتی تر هەبوو کە ئەفرۆشرا من دواتر بیرم لێ کردوانێ باشە ئەمە چۆنە بۆ نمونە شتە دەبوو پیانە و مایغەریب خەیار چەمەر ئەو کۆنانە هەبوو منداڵ زۆر بوو منداڵ شەو نەدەخەوی ئەوە مادەیەکی وەکو بێهۆش بەروا بوو دکتۆر سارا لەسەر نکتێکی خۆشەیە من بیرمێت لە سلێمانی ئەگەر یەکێک تۆزێک ئەوە نییە گێژوەکە بووە تو سێری کەمەڵی مایغەریبی خواردووە مادەی بوو بۆ ئەوە خەڵق ئەوانەی ئەکڕی بۆ خۆشمان بە کارمان هێناوە یعنی کەسمان نییە لەو زەمانەیە خەیار چەمەر و مایغەریبیان نەدابێتێ ئێتە زۆر شتیکەمان هەبوو لەو شتە کۆنەکان کە هەبوو لەم سەردەمەیە زۆرێکی نەماوە خۆیان جگەرانە کێشە نەخێر ئەو هەموو چەند ساڵە کە هەبوو مامەم ماوەیەک جگەرەی کێشا بەڵام باوکم هەرگی جگەرەی کێژ نەبوو بۆ خۆشم هەتا تەمەنی 90 بۆ 20 کە چوومەتە دەرەوە ئەو هەموو شتە لەبەردەستمانە بوو بەڵام هەرگیز نەبوومە جگەرەی کێش ئینجا بابینە سەر باسی کاراکتەرێکی تر کە ئەم کاراکتەرەیە ئەم ژنێکی ئەوە دایکی ڕەحمەتیمە سپاسەکەم و 2 ساڵ لە باوکم گەورەترە لە 1926 لە دایک بووە دایکی گەورەترە لە باوکە ببوورە دایکم 2 ساڵ گەنجترە ینی بەڵێ 26 تەواوە ینی دایکم 2 ساڵ گەنجترە دەستمە بوو باوکم 2 ساڵ گەورەترە بەڕاستی جیاوازی تەمەنی نێوانی ژن و پیا و لە کەڵچەری کۆنی ئێمەیە هەمیشە وا ڕێکەوتووە 10 ساڵ 9 ساڵ 8 ساڵیان بێ نادیرە یعنی زۆر دەگمەنە ژنێک بەتەمەنتر بێ بۆیە بە حکمێوانەتر لێک دێژیاون هەروەکو تێکەڵای و خزمەتیشیان هەبووە دوایەتر و تویانە بۆچی دایکم کە ئامینە شەریفی ناوە باپیرە شەریفم ئامینە شەریف سوڵتانی یان ناو بوو بۆچی پاشناوی ئەوان باسیرەی ئیجباری نییە لەسەرتان ئەوان سوڵتانی نەخێر ئەوان ئەوە بوون ئێتر هەر شتەکان زۆر نزیک بووە لە یەکەوانێ و ینی ئەم دوو بنەماڵی هەردوو ماڵی خاڵوانێ لەگەڵ بە ماڵی باوانێ بەیەکەوە هاتوون لە ئاش بڵاخ و بۆکانەوە هاتوون زۆر ڕاست هەر پێکەوە هاتوون و لێرەش ماوەیەکی زۆری ژەر پێکەوە کاریان کردووە تایتر چیرۆکی ژیانیان وا بووە ئیچێک کۆچی دوایی کردووە و باوکم ژنی هێناوە و بەڵام مامەم کە لە هەندێک لە باوکم چەند ساڵێ لە باوکم گەنجترە مامەم یعنی دوو خوشک شویان کرد بە دوو برا ینی دایکم و خوشکەکەی شویان کرد بە باوکم و بە مامەم ینی لەبەرەوەی کەوا سەریان کەس کردووە بە یەکە دوو خێزان بوون هەستی غەریبی پەلی پێ ناهاویشت بەڵێ ئیتر ئێمە خێزانێکی بوون حتى ینی منداڵەکانی مامەم بە باوکمیانەوە باوکە بە باوکی خۆیانەوە مامە ئەوەنە لەبەرەوەی ئێوە لە پێشتر بوون ئەو زاراوانی ئێوە وتوتانە ئەو شەروانیان پێویستی بەوە نەکردو بۆ پێشم وابێ لە یەک ماڵی شابوون وەنێ بڵێ ئەو کاتە کە ئەو خانووە قوڕیان دروست کردووە لە قۆڕوە لە شێخان بوو ئەو بەر مەحکەمەی کۆن ئەو کاتە محکەمەی کۆنختە محکەمەی کۆن نەبوو هەمووی ساحە بوو شخصێکە بوو پیانەوە شێخ جافرمان بڵێ بە مناڵی زۆر لەو دەشتە یاریمانە کرد لە جەژنا شوێنی شاری یاریەکە زۆر تەواوە ئیتر لەوێ ئەوە دیوێکی لەسەر جادەکەم دی بوو دیوێکیشی لەسەر کۆڵانەکە ئەو دی بوو ئیتر خانۆکە لە خانوویەکی سادەی گڵ بوو لە سێ ژوور دروست بوو خۆیان دروستیان کردبوو بە شێوەیەکی سادە مام و مناڵەکان و خێزانەکەی لە ژوورێک بوون ئێمەش لە ژوورێکی تر بووین و نەنچیشم لە ژووری ناوەڕاست بەر بەشێکی ژوورەکەش
باوکم کردبووی بە شوێنی پێداویستی دوکان یعنی و ئارد و نیشاستەوەمانە لەوێشا زۆرجار کە جێگە نەبوو مەغزەرمان نەبوو لەوێش بوو نەنگیشم هەر لەو ژوورەیە بوو یعنی تا دوای مەغزەرمان گرتەوە ژوورە چۆڵ بوو ینی ژیانێکی سادە بوو پێکەوە ژیان لەوێەوە ینی شتێکی وا بوو تەواو جیاواز لەمڕۆ هەموومان لە یەک ژوورە ژیان و ئیدارەشمانەکردن کە خێزانش گەورە بووێ من لە یەک ژوورا بووین ئیتر جاری وا هەبوو ئەم هەموو منداڵە خۆی گشتی بەرهەمی با بڵێ پێکەوەی دایک و باوکێ هەردووچیان بە ڕەحمەت بن چەند مناڵن ئێمە 11 منداڵین دوانمان کۆچی دوایی کردووە برا گەورەکەم و برا بچووکەکەم ماوێنێتەوە سەرنۆ لەوانە 6 خوشک و 5 برا بووین کە ئێستا 6 خوشک و 3 براین بەڵێ خوا لێکتان دەکە ئەمە وێنەیە کە هەرچەنە زۆر با بڵێن ڕوون نییە بەڵام پێم خۆش بوو بینەران بیبینن لەبەرەوەی هەر ئەو دوکانەیە کە باسمان کرد بەڵێ ئەو دوکانە بەڕاستی بۆ ئێمە مێژوێکی گرنگی هەیە و ئەمە برا گەورەکەمە دکتۆر ئەحمەدی کۆچ کردو سپاس و ئەوە کە منداڵ بووە لە وێژیاوەی تر سیرکە ینی هەرچی دەست کەوتووە دایان ناوە ئەوە شیرینی بووە ئەنوای کورسی نعناو ڕازیان و ماجومی و پسکیت و ینی هەرچێکیان دەست کەوتووە دایان ناوە بەڵامەوەی کە ئەو کاتە زۆ سەرنجی ڕائکێشام بۆ بتڵانیا بیبینە کۆلا و کۆکاکۆلا و بیپسی و سینالکۆی ئەمریکی هەبوون بەڕاستی تایمێکی زۆر تایبەتی هەبوو ئەگەر لەزەتێکم لێ وەرگرتبێت لەوە ئەو کاتە بووە کە ئەو جۆری دروستکردنی کۆکاکۆلا و بیپسی و سینالکۆیە بەڕاستی تایبەتمەندێتێکی خۆیە بوو یان ئەمریکی بوو بەڵام سەهمی لە عێراقا بوو مشن بوو سینالکۆ بوو بەڵێ کۆکاکۆلا بوو بیپسی بوو تراوبی بوو لە مەخیرانە دواتر لەوە خیرانە تراوبی و ئیتر باشە دکتۆر سالار بە بیرەوەری تۆ حەسیرتان نەفرۆشتووە زەمیلە بڵێ جۆرێک هەبوو هەرزانتر بوو حەسیر مەزانی حەسیری حەسیری ڕاستن ناڵێ شتێکە بوو پیانەوە حەسیر بۆ هەژارەکان لەوەیانە بە 5 بوو دوای بوو بەدا تامێکی کەمی ئەیا و نەیا لەوەشێ ئەوە لۆکاڵی بێ کارگەی نەمان دەفرۆشت لە دوکانی تر دەفرۆشراوە من بەو حەسیرێمە پێمانەوە عسیر بە منداڵی بڵێ کە بەڵام سلێمانی پیانەوە حەسیر کە لە بیرمە دەچوین بۆ سینەما لە جەژنان عسیریان دەفرۆشت هەرزان بوو زۆر و محەلەبیان دەفرۆش بەڵێ ئەو شتانەش هەبوو بەڵام ئەوەی کە تایبەتمەندێتیەکان و خەڵک ڕووی تێدەکردین زیاترەوە بۆ ئەو جۆرە خواردنەوە تایبەتمەندیانە باوکم باقی پێدا لە کۆکاکۆلا ئێوە بەهۆی ئەوەی کەوا زۆر نزیک بوون لە با بڵێن سینەماکانەوە لە ڕەشیدیش و لە سیروان لە خەڵکی تر زیاتر دەچوون بۆ سینەما بڵێ من وەکو خودی خۆم زۆرە چوون بۆ سینەما زۆر حەزم پێ پارێکی دەخیلە لە بەردەسا بووە بەیانەتی باوکێ پێم بێ ئەو دوکانش باش بەخێوەکردن بڵێ لە سەرەتایە دیارە باش نەبووە بەڵام وردە وابوو کە خێزانەکان هەمووی بژێنێ و ئین بێنجا بە حکمیەوەی هەموو ئاشنایەتی ئەو سینەما و دوکان وشتانە هەبوو زۆر جاریتر پارەشم پێ نادا بە باوکمیان مامەوەت حەزەکەم چم بۆ ئەو فلیمە ئەچووم ئەوانەی کە لێ بوون وەکۆ ئەحمەدی کاگەحمەی سینەماوانی کە بیر نەماوە کە دیعایان بۆ فیلمەکانە کرد بە عەرەبانەی ئایلی دوو ئەسپی بە دەهۆڵ و زۆڕناوە یایلیان پێوت دیعایان هەڵەیا و شتە کرد ئەچووم ئەوەت باوکم سەلامە لێکە ئامامەم ئەڵێ بم کاتە ژوورەوە چم بۆ سینەما لە ڕووی دراوسێتی ئەمەش هەر وێنەیەکی جوانە ڕیکلامی با بڵێن سینالکۆ و مشن و شتەکە بەڕوونی لە دوکانەکە دیارە بەڵێ ڕاستە ئەوەی کە جگەرەکەی پێشەیە ئەوە مامە ئەوە مامتە تەنیا دوو برابوون خوشتیشیان یەک خوشتیان هەبووە ئەو ماوە نەخێر هەمویان ئەوش کۆچی دوایی کردووە ئەو گەنجێکی ئەو قوبزانم کوڕەکەی خەلفەڕەشیە ئەگەر بەهاڵە نەچەم کوڕێکی نەوزادی ناوە نەوزادی خەلفەڕەشی ئەوەیە یعنی بڕوانە ئەو خواردنەوانە
بڕوانە و سەمخە کۆنانەکە هەڵواسراوە هەم ڕێمانێکێشا زەرفیشمان پێ داخست و لێشمانە فرۆشت کاتە علاگەمەلاگە بڵێ ئەمەش هەروێنەی ئەو تەرازوشتانە لە پێشەوە بەشت کێشانی ئەمەش هەروێنەیەکی بەردووکانە. ئەمە کاک ئاسوێکێک لەو وێنانێک کە بەڕاستی زۆر سەرنجی خۆم ڕاکێشێت و خۆشحاڵم کە توانیمە وێنەیەکی ئەوام دەستکەوێ هەر بڕوانە ئەو زەمانەوەی ئێستای ئەو جادەیە لای سەبێ کەسی ناوە لەوە زۆر چۆڵ بوو بەڕاستی دوکانەکان قەیمی بوون خەڵق زۆر کەم بوو بڕوانە ینی لەسەر شۆستەکە توانیوانە کۆنکەن بکەن ئەوەی دەستی چە کۆنکەنەوە کاتە کۆنکەن لە چاخانەکانیش باوی بووە لە چاخانەکانیش ئەوان دانیشتن دەستی چەپ محەممەد ئەجەمی ناو بوو ئەوەی بابڵین چاکەتەکەی لە بەرای بڵێ ئەمەیان بڵێ ڕاستە ئەوەی ناوە ڕاست حەسەنی قیرە و ئەوەی دەستی ڕاستیش باوکمە ئێتراوای عنی ژیانێکی سادە سنووقێکیان داناوە لە سنووقەکانی دوکانی باوک دوکانی باوکم ئەوەی تەنیشت حاجی مەجید وتن چییە ئەوە مەلایەکە پیاوێکی کوێر بوو نابینا بوو زۆرجار هەر لەوێ دانیشت بەڕاستی ژیانێکە قسە زۆر هەڵەگرێت چیرۆکێکی تایبەتە کە خوێنەوە زۆر هەڵدەگرێت جا خۆمی تر هەر لە تەمەنێکی مناڵیەوە کە لەوێ خرامە بەرئیش سنووقم کۆ کردەوە گسکیان پێیان ئەو ڕشێنیان پێدەکردم هەتا ئەو کاتەیە کە گەورم ینی هەر لە تەمەنێکی مناڵیەوە توانم بڵێم چوم ڕۆڵێکیانی دەورێکی زۆر گەورەترم دەبینی لە خۆڵ هەستەکەم تۆ کە ئەیشی ژەڕیتەوە چێژی لێبینی لەو ڕاو تەواو چێژی لێبینم چونکە بیرەوەرێکان و یادگارێکان و ئەو وێنانە بەشێکە لە ژیان بە بیرەوەریەکانەوە بەندە بۆ شتانە بەندەنجە هەندێک جار کە ئینسان دەڵێت تا گەنجە بۆ ئایندەیەژی کە وردەوە دەچیت تەمەنەوە بۆ یادگاری بە یادگاریەکان دەژی حەنینێکە دەبێت بۆ ڕابردوو بڵێ زۆر جار ئەو وێنانە سەیرەکەم و لە ئایندەشا بڕیارم داوە کە ینی چیرۆکێکی ژیان بنووسمەوە وەڵام چیرۆکێکی وابێکە پڕبێ هەمووی لە ژیانی کۆمەڵایەتی ئابووری تاریخی کۆمەڵایەتی ینی خوێندنەوەیەکی تایبەت بێ بۆ دکتۆر ئێمە مامانە لەگەڵ بەڕێستا بەڵام با پێکەوە وچانێک بین بڵێ فەرموو خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە دکتۆر سالار باسیڵە وێنەیەک هەیە پێم وایە بە سەرەتای ژیانی جەنابتە بڵێ ئەوە خۆمم لە تەمەنێکی ساوایە چەند ساڵی لەوێ تۆقۆکەم هەر 2 ساڵێک بوو بم یا ساڵی نوێک بوو بم لە تۆقە ئەو پەڕی تەمەەن ئەبێ ینی 1950 بوو بێ جەنابتان لەدایک بووی 55 بڵێ تا خانبەکە دەمازانێت کە 55 بڵێ زانێەوە تەمەنیش هیچ کاریگەری پەیوەندەکانی نێوانمان ئەو مال 1970 بەڵام هیچ تەمانی دێ ڕۆڵێکی نەبی بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەروێنەیەکی جوانە بڵێ ڕاستە ئەوەی دژاشە لەبەرەکە نەوزادی خەلفەڕەشیە بەمایانەوە عەزیزی بڵێ عەزیزی ئەو وەختەی پیان و عەزیزی من تا هەر ئەم دوایش هەرمون عەزیزی عەزیزی چیتەوە زەمەنی کۆنە ئێستا شتێکی عەزی پێڵێ هەر ئێستاژ ڕاتم عەزیزیان پێ ئەمیان ئەوی کە خۆمم جەنابتی خۆمم ینی ئیتر جلێکی ساداوە لە ژیانێکی منداڵیە ئێمە دراوسێ بوون لەگەڵ خەلفەڕەشی و هەم تێکەڵاویشمان هەبوو وێنەیەکە ینی بڕوانە ئەگەڕێتەوە بۆ لانێکم 53 ساڵ لەمەوە پێش ئەمەش وێنەیەکی ترە ئەمەش بڵێ ئەوە بچووکەکە خۆمم گەورەکەش دکتۆر ئەحمەدی برامە هەر لە مناڵیەوە ینی پەیوەندیەکی ڕۆحی و برایەتی و هینمان هەبوو زۆر بایەخی پێداوم و زۆر وێنەمان هەیە تاو کاتەشی چوە دەرەوانێ بەڵام ئیتر 2 ساڵی نور لەمەوە پێش بە ڕووداوێکی تراژیدی کۆچی دوایی کە دەتوانم بڵێم بەشێک لە ڕۆحم لەگەڵ ئەو دایکیشانی من نامەوێت زۆر برینی کۆن هەڵەدەمەوە لەبەرەوەی
کاریگەری بۆ سەر منیش و بۆ سەر بینەرانیشە بێ ئەمە شوێنەیەکی تری جوانە پێچە ماڵی خۆتان بڵێ ئەو ماڵی خۆمانە ئەو کاتە ئەو پشتە باغ بوو تاکو دوای گۆڕانە ئەوەی دەستی چەپ خۆمم مناڵەکان ئەوە سەر و خوشکە گەورەکەم ئەو ژێشێکە لە خوشکە بچووکەکانم ینی تەمەنیمجا بڕوانە بێت کە وێنیان گرتوین هاوینە ئەرزەکە زۆر گەرمە هەردووڵین کردووە لە قاچی گرمۆڵە کردووە لەبەر گەرمان لەبەر تین و تاوی هاوین بەڕاستی ئەمەش هەر وێنەیەکی جوانە بڵێ داخوێنەکە زۆر ڕوون نییە بەڵام ئەوە باوکمە و هەندێک لە خوشکەکانمە لەگەڵ براکانم یەکێکیشان کوڕی مامە ئەوەی دەستی ڕاست بۆ خوارەوە ئەوە خۆمەم ئەمە خۆتی بەڵێ ئەوە خۆم ئەم کاراکتەریان دایکتە نەخێر ئەوە نەجیبە خانی خوشکمە ئەوەی تەنیشتی جێلاسە و ئەوانی کەش براکان من براکان خوا لێکتان نەکە ناخۆشی نەبینەوەی شەڵا ئەم وێنەیە ئەویش دەستی ڕاست خۆمم تەواو دەستی چەپ دکتۆر ئەحمەدی برامە ئەوانی کەش خوشکەکان من بتر بە پێی تەمەنیان لە گەورە بۆ بچوو ئیتر هەڵبەتە توێش چووی بۆ جەژنە و چووی بۆ گەڕان هەموو سواری عەرەبانە بوویت و سینەما و هەموویمانەوانە کردووە جارە دووسێمان چاوەڕێی جەژنمانە کرد کە هات بە سێ چوار ڕۆژ خێرات تێدەپەڕی ینی یەکەم شتمانەوە بوو کە خۆش بوو باڵا بەرزەکان چیە ئەوە خۆمم بەرزەکان جەنابی ئەوەی ئەم لایەن چیە ئەوە براکەمە و ئەوەی تەواو دەستی ڕاستیش برامە ئەوەی تر ئەوە برامە ئەوەی تر کوڕی مامە کە بەداخەوش کۆچی دوای کوڕی مامە محمودە یەکەم شە داهاتین ئیتر لەبەر ئەو شوێنانە وێنەمانە گر هەندێک زیاد فەنگێکیانە دەستمانیە ئەو وێنە لە ماڵەوە لە جژنانە قەیسی دنیاە خورا و برنجی کوردی و نیو سەعادە گەیشتە بەر دەرکی سەرا کوبەیە خوارد قاورمەیە خوارد دوای ئەچین بۆ سینەما جارە لەم سینەما تەواوبین بۆ نەمە بەستمەوەی لە نیو سەعاتە بۆچی برزی بووە ئەمەش وێنەیەکی ترە ئەژار خۆمم لە هەر لەو خانوە کۆنەکەمان گرتووە لەوە چێ پەنجاون و ئەوانە بڵێ هەرەوە بێت بڵێ ئەوەش ئەوانە وێنە نێن بەڕاستی کە خۆیان بۆ خۆیانە دوێنیانێ ئەمە ژوێنێکی زۆر سینەمایی جوان بڵێ ئەوەش لە خانۆ کۆنەکەی لە ژوورۆ گرتومانە ئەوە دکتۆر ئەحمەدی برام بیرمە گرتوێتی هەندێک فنونی تیا کرد ئەی وەکو ڕسمی کارەبایی دەرێکم لەسەریشەوە ئەو هینە ڕادیۆیەکی کۆنمان هەبوو ڕادیۆیەکی قەیمی جۆمان لێگەر هەندێک جار جۆشمان لە هینەکانی کێبابان بابان عقلمان بۆ فرچکی گرتووە بەڕاستیەوانە ینی ئەم وێنەیە لە لای تۆ ئازیزە بۆچی؟ زۆر ئازیزە لەبەرەوە یەکەم لەگەڵ ئەو برایمە دووەمینیشان خۆم ئەو یەکەم تەناوێنەمە کە سەبقەیەکی وام لەسەر بێ ئەوە باوکم چوو بۆ مووسڵ لە باسرمە و ترشیات بێنە لێ ئەو دوشتەیە هێنا ئەو شەبقەی بۆ هێنابووم زۆر دڵم پێ خۆش بوو کردمە سەرم لە پشتی شەوە بینی ئەوانە تر لە هاوین لە دەرەوە خەوتین ئەوە مووی جێگە بوو هەڵیانە گەشتیان پیادا و شەو دووبارە ڕاخرایەوانە باسی جێگەمان کرد باسی ماڵمان کرد کە لە پێشایەوە بە قوڕ مامە محمود و باوکێ دوایی ئەم خانوە چییە؟ ئەمە خانوویەکی جوانە بڵێ دواتر باوکم هەندێک بار و گوزارانی باشتر بوو هات ئەم خانوەی کرد ماڵی مامە محمودم چوونە سەرەوانێ ئێمەش لە خوارەوە بووین ئەمە توانم بڵێم ئیتر دوا خانوو بوو کە کرابوو حەمامێکە بۆ حەمامی شیرین سەر و حەمامی شیرین بوو کەواتە لە ناوچەی لە کانسکانی دارەسوتاوەکە بەڵێ سەر و ئەمە دارەسوتاوەکە ئەوە دارەستاوە ئەو خانۆ پیانە و قەسرەکەی حەمە سووریان و باشە تۆم خانۆ دروست کردووە ناتەسی شەو سەگ و گورگ پتانخوا کە ئێستا نزیک محکەمەیە و توانی بڵێ یعنی بۆ ئەو زەمانەوە بوو بەڵام ئێستا شار بەو شێوازە گەورە بوو بووە ئەمە
ڕاستە ئەمە پێمانەوت دارە سپیەکان ئەو سپیەکەشتا نەسووتا بنەسووتا یا پیان وماین دارەکە بڵێ دوایی تر بیستم کە سوتاوە تر ناوبانگی بە دارە سوتاوەکە بەڵەنجا دوایی نەقلیان کرد بۆ شوێنیشکیان و دارە سوتاوە تازەکە با بخۆم دارانێشتا نەسووتاوە باشە ئەم وێنەیە ساڵی 59 کەرنەڤاڵە ئەمە لەوە ئەچێ یادی ساڵ وەختی ساڵیادی یەکەمی شۆڕشی 58 بێ عەبدولکەریم قاسم بۆ لای تۆی ئەم وێنەیە ئەم وێنەیە دەستم کەوتووە کۆن بوو لە لای مامم بوو زۆر باەخم بەوەیە ئەگەڕشقامی پیرەمێردا بڵێەوە شەقامی پیرەمێردا ئیتر سەری و تومبیلە کۆنانەکە ئەوەی لە پشت وێنەکەی و باوکمە ئیتر هاوڕێکانی ئەوەی لە پشتی وێنەکەی بڵێ جەمال بەشیر محەممە ئاجەم حەسەنی قیر ئیتر هاوڕێکانی بوو بڵێ هاوڕێکانی خۆ زەمانە دیارە مهم بووە دکتۆر شتانە بڵێ با شتێک تێپەر نەکا بە سەرمانە من ئەم وێنەیەم بینی ئەم وێنەیە چییە؟ بڵێ ئەم وێنەیە دکتۆر ئەحمەدی برام وەختی خۆی گرتوێتی و ئەم وێنانە هەتاکوی ئێستایانەی بڵاو نەکراونەتەوە چەند وێنێکی گرتبوو دەڵێ کە لە زمانی مەنعتەجەولەکە 63 کۆمەڵێک خەڵکیان کوردیان کوشت و دواتر خەڵق ئەگەڕا بە شوێن کوژراوەکانیانە بە شوێن تەرمەکانیانە و نەدا دۆزرانەوە دوایی باسیەکە ناڵێن کە ئاسکەرێکی عەرەب پێیوتون کە لەکوێ هەمیان کراون بەژێر خاکەوە دۆزرانەوە و ئەو وێنانەیە کە ئەو لەو تەمەنە گەنجێتیە بایەخی بەشتانەدا هەروێنێکی تری ئەو ڕۆژگارێ هەر وێنێکی تری ئەو ڕۆژگارەیە کە خەڵق دەگەڕا بە شوێن تەرمی کوژراوەکە وێنەیەش کەشەیە حەزەکەم بینەران بیبینن کەسێکی نابینا لە شوێنێک بۆ ئەمە ئەمە مزگەوتی گەورەیە کە وەک بزانم هەر دکتۆر ئەحمەدی برام وێنەی گرتووە کە دەچیتە ژوور لە مزگەوتی گەورە لە دەستی ڕاست تا شوێنێکی وایە تەنیش با بڵێن چی پێڵێن توالێتەکە جا سێ چوار ڕۆژ لەمەوە پێچوومەوە ئەوێ هەر هەمان شوێن وێنەم تیاگرتەوە جیاوازیەکی ینی 6 ساڵە ئەو کاتەوە ئێستا ئەمەش دوکانی ئێوەیە بەڵام بە جوانتر بە جوان ئەوە باسرمەکانە ئەوە باسرمەکانە زۆرمان لەسەری باس کرد بڵێ ئەوە جەژنە بۆ شەوا بۆین باخم بەستەوە خۆم گۆڕیوە باشە کاک دکتۆر سالار ئەمەش هەر وێنەیەکی ترە شاگردی باوکێ بووی بەڵێ لای باوکم ئیشمە کرد حەماڵی مەکرد بۆ دوکانەکەی خۆمان و ئیشمە کرد وەکوتم لە مناڵیەوە ینی گەورە بووم ئەتوان بڵێم یانیەوە عەرەبانەیەکی کڕی بوو کە بۆ عەرەبانەی ترشتمانە گواستەوە لە مەغزن و ینی ئیشمە کرد و حەماڵیش بووم بۆ دوکانەکەی خۆمانەکە بۆ مۆفومە بەڵام من دڵنیام هەر تۆ حەماڵ نەبووی ئەم پیاوەش حەماڵی کردووە بەڵێ ئەوە مامە مەحمودمەکەوە پێکەوە ینی ئەو ئیشانەمانە کردوینمان ژیانی تۆ هەر حەماڵی و شت پاکردنەوە نەبووە بەهۆی باری دارایی باش بوون و ئەوەی کە تۆ و براکانت و باوکت و مامەکان و ئامۆزا توانیویشتانە جلی جوان و شارستوۆن و کوڕێنی ئەو جۆرەشتانش بکەن ئەوە لە جەژ نابوو ئەوە سینەمای سیروانە کە هەبوو خۆشبەختانە ینی وەک جاران نەماوە بەڵام هەر ماوە و زۆر خەفەتیش بار بووم بەوەی کە سینەمای ڕەشیدیان تێکگا چونکەەوە مێژوو بوو بیرەوەری بوو لە هەندێک لە وڵاتان لانێکم ئەی هێڵنەوە هەمومان نیگەرانین بۆ ئەمەشی تر یەکێکە لە چایخانەکانی ئەوە چایخانەکەی مام عەلیە تەنیش ئێمە خەلفەڕەشی بوو ئەوە بوو ئەوانە زۆربەی خامیان تۆی ئەوەی ناوەڕاست ئەوەی کە لە ناوەڕاستە دانیشتم بەڵێ دەستی ئەوە خۆیان بەڵێ ئەوەش بەڕەحمەت مام عەلیە و ئەوانی کەش زۆربەی کوڕانی شارنی خوێندکاری زانکۆ بوون بەیانیان هات نانیانە خواری هاتن بۆ چاخواردنەوە لە ئەمە شەروێنەیەکی تری جەنابتە بەڵێ ئەوە شەقامی کاگ ئەحمەدی شێخە بڕوانە ئەو چۆڵیەی ئەو کاتە و بڕوانە ئەو قەرەباڵغی کە ئێستا کە ئینسان بە زەحمەت پێدا تێدەپەڕێیان ئۆتۆمبیل بە زەحمەت پێدا دەپەڕێت ئەوە بەو شێوازە چۆڵ بۆ ئەو کاتە کاک دکتۆر یەک پرسیار تۆ دڵاری و کردووە بەڵێ درێخی نەکردووە دەست خۆش بێ دەست خۆش بێ بەڵام ئەمێنیە چییە ئەمە کۆمەڵێکش لیواوە دێن پیاوێکیش
بەرچاوی بەرچای گرتم ئەمە چی بەڕاستیەکە لەو کچانە من عاشقی بووم لەنا ئەو کچانە لە ناو کچانە باشە خۆشبەختانە نزیک نییە تا نزیک نییە عاشقی بووم و زۆر جار حەزم دەکرد ینی بیبینم یا بمبینێ یا سەیرێکی یەکترمانەکە ڕۆژێک لێەوە وێنەیەم گر بەس نازانم ئەم پیاوە چۆن لەو کاتاتۆتە بەرچاوم تر بە کرمەرگەوەر لە هەموو شوێنێ هەیە ئەگەر ماوە ئێمە سڵی بۆ ئەنێرین ئەگەر نەش ماوە درود بۆ ژیانی پاشی و من پێم خۆشە لێرەوە تۆ گردنی ئازادکێکە ئەو خەیاڵی لە تۆ تێگەڵە نییە کەی تۆ چوویتە ئەوروپا بڵێ من لە مانگی 1976 لە تەمەنیان نۆزە لەسەر بیست بووم عێراقم بەجێ هێشت و ڕۆشتم لە ئەڵمانیا نیشتە جێ بووم هەتا ئێستا هەتاکوی ئێستا باشە من یەکشت سەرنجی ڕاکێشاوم ئێوە کاتی خۆی بەهۆی ئەوەی کەوا با بڵێن دۆکۆمنتان ئێرانی بوو ئەو دیوی بوو زۆر کێشەی ئەوەتانە بووە مەسەن لە مەکتەب داوای دۆکۆمنتان لێ بکەن پێتان نەبێ ئێوە هەمیشە ژیانی خوێنەواریتان لە خەتەرا بوو چۆن توانیت بەسەر ئەو هەموو تەڵزگانە باز بیت و ئێستا بی بە پرۆفیسۆر ڕاستی مێژووی خوێندنم مێژوویەکی دوور و درێژە لەوەیە کە بەهۆی مەسەڵەن هەندێک بار و دۆخەوە نەخۆش بووم لە دوی سەرەتایی دەرنەچووم بۆ هەندێک بار و دۆخی کە لە شەشی سەرەتایی دەرنەچووم یەکی ناوەندیم دووبارە کردەوە دوای باوکم هێنامیە دەرەوە وتی ئێمە خەزانەکە گەورەیە و ئەبێت بژێویان دابینکەین لە مەکتەب با بڵێن بە زۆر هێنامیە دەرەوە کە ئیتر من وازم لە مەکتەب هێنا و بوومە ئینسانێکی دوکاندار و کاسب و لەگەڵ باوکماوانە ئیتر دوایی پاش دو ساڵێک وتیان خوێندنی خارجی هەیە وە چووم خوێندنە خارجیەکە بێ باوکم بیزانە دوی متەوەستە بوو بڕیم چوومە سێ لە سێژی تر ینی کتێبەکانم هەموو لە دایرەی تربیە کڕیە وەختە بەرامبەر مزگەوتی گەورە بوو بارەی مەعارفیان پێوت هەمووی بە عەرەبی بوو ینی هەموویم کڕی و بە بیرمە بە حەماڵێک هێنامە بۆ ماڵەوانێ ئیتر ئیمتیحانی خارجیمە دەرنەچووم دەرچوومەوە دوای چوومە سانەوی سەبع نیسان دوای دووبارە ناسنامەم نەبوو دەریان کردم نیان هێش تاقیکردنەوەکان بم هەتا ئەو کاتێتر زۆر بێزار بووم لەوەی کە ئێمە ژیانمان لێرە ینی بێناسنامەی هیچ شتێکمان نەدەتوانی بکەین بڵێ دواتر کە چوومە ئەڵمانیا هەم هەندێک بە تاقیکردنەوەی خارجی توانێم بڕۆم دواتر لە دووانە ناچوومە پێشەوە بۆ هەندێک لە ئیعدادیەکانی شەو نامەم نات یەکێکیان وەری گرتم زۆر قرس بوو بەڵام توانێت سەرکەوم بەسەریا کە پۆلی ینی لەوێ 6 و حوتی سانەویشەیە 12 و 13 کە توانێن بیبڕم دواتر چوومە ماربۆرگ کولیم خوێن و ماستەرم وەرگرت دوای لە زانکۆی ڤوپەرتال دکتۆرام وەرگرت و هاتمەوە چەند ساڵێ مامۆستا بووم لە زانکۆی سلێمانی بوومە پرۆفسۆری یاریدەدەر تا لەم دواییە پلەیزانسی پرۆفیسۆریش ساڵی کەی ماڵی ئێوە حکوومەتی پێشووی عێراق زمانی بەعسیەکان ساڵی کەی ئێوە تەرحیل کران بڵێ چەند جارێک دەست بەسەرە کران و دەریانەکردن لێرە نەبوویت من لێرە نەبوو بەڵام بە قاچاق داهاتنەوە بەڵام جارێکیان ئیتر بە تەواوی دەست بەسەر کران بە تایبەتیش کە من و دکتۆر ئەحمەدی برام سەرپەرشتی چالاکێکی زۆر گەورەمان کرد لە ئەڵمانیا بەعسیەکان هێرشیان کردە سەرمان و بریندارێکی زۆر هەبوو لە هەموو لە ڕۆژنامەکان وێنەمان بڵاو بووانە دکتۆر ئەحمەدی لەو شەڕەدا برینار بوو دوایی هاتن ئیتر گرتیانن ئەوە وێنەی ئەو برینداری بەڵێ ڕاستە ئیتر ماڵ و مڵکمان هەمووی حیجز کرا و ئەوانش دەست بەسەر کران ڕۆشنە ئێران چەند ساڵێک مانەوە لەوێ تا دوایی توانیم لە ڕێگای سووریاوە بیان هێنمە دەرەوانە ئەمە ژیانی سەرەتای تۆیە لە ئەوروپا؟ بەڵێ ئەوە لە شاری ماربۆرگ ژوورێکم گرتبوو لە خانوویەکی زۆر کۆن کە خوێندکار بووم لەم گەڕەکەی ماڵێکی کۆن بوو لەو گەڕەکە بەڵێ گەڕێکێکە و شارە زۆر کۆنە و بەناوبانگە و شارێکە هادیگەریشتی ژیاوە بڵێ و لەو شەقامەوە دەستی چەپ لە سەروانێ من ژوورەکەم لەوێ هابوو اینجا
ئەو کاتە تەکنەلۆژیاوشە دوان نەبوو ینی خانۆکەش کۆن بوو لە بیری مێ ئاوێنەی سیارەیەکم پێوە کردبوو کە لە جەڕەسیانەیە لە ئاوێنەکە سیرمەکرد لە خوارەوە کێ بۆ لە دوای 20 ساڵ چوومەوە بۆ ئەو شار و حەزم کرد ماڵەکە بیتمەوە ئاوێنەکەی هەر پێوە بوو. ئەم خانمە کێیە کاک؟ ئەوە خێزانەکەمە شاناس کچی کاکە حەمەی دارتاش کاکە حەمەی کاویشی پێڵێن خوشکەزای دکتۆر ساجیدی کۆچ کردووە بەڕەحمەت بێ ڕاستەکەی. ئەمەش هەر بڵێ ئەوەش ئەو کە لابینای کچیشمە ئەو کاتێکە منداڵ بۆ پێشەوە. ئەمە چ ڕۆژێکە؟ ئەمە 11/5/1994 دوای لە سلێمانی 11/5 بەڵێ دوای کە سلێمانی هاوسەرگیریمان کرد لە ئەڵمانیاش بە پێی یاسای ئەڵمانی لای قازی دووبارە هاوسەرگیریمان کرد هەر لەو بەرەوانەیە وێنەکە زۆنە سۆسەری ئەوە دایری هاوسەرگیریەکە بوو هاتیینە دەرەوە لەویا ئەو وێنەیەمان گر پێکەوە. ئەمە ژوێنێکی ئێستاتانە؟ بەڵێ ئەوە وێنەیەکمانە نزیکەی هی 6 هەفتەیەک لەمەوبەر خانوویەکمان کرد لە خواروی ئەڵمانیا لەسەر زێیەک لەسەر سنووری سویسرا شوێنێکی مەتحەفێکی زۆر گەورەیت فڕۆکە هەبوو مێژووی فڕۆکە لە کۆنەوە تا تازە وێنەیەمان کرد چونێتە ئەو مۆزەیە. بڵێ ئەم خانمەکێ بڵێ ئەوە کچە پسکۆلەکەمە لاڤینیا بەڵام لاڤینیا ئێستا تەمەنی 20 ساڵە ئعدادی تەواو کردووە و ئەمساڵ بڕیارە بچێتە کولی قانونیانە. ئەم دوو خەپانە جوانە بڵێ ئەوە هەردوو کوڕەکەمە ئاران و میرۆ ئاران و میرۆ وێنەکە تقریبان هی 6 هەفتە لەمە پێشە لەو خوشکەکان لە خۆیان گەورەترە. بڵێ خوشکەکان لە خۆیان گەورەترە بڵێ ئەو بوو باش ماوەیەکی تر بەهۆی کار و بار و بژێوی ژیان و خوێندنەوەوانە فترێکی تێکەوتە تا باشەکاک دکتۆر پرسیارێکی کەم لەلا دروست بوو ئەم دوانە کولتوری کوردی هیچ هەزانن؟ لە ڕاستیا بەڵێ کاتی هاتمەوە با بڵێن بۆ مامەستا بووم لە زانکۆ کوڕەکەم 4 ساڵ لێرە بوو بەهۆی ئەوە زمانەکەیشی باش بوو هەندێک ئاشناش بوو بۆ بەڵام ئەوەی چەپ کوڕە بچکۆلەکەم لە کوردی تێگات بەڵام من قسەی پێناکە جاروبار چەند وشەیەک بڵێ ڕاستە چووکە نامانێ زمانی دایک لیاتکە بەڵام مانێ نەمانەوێ کە منداڵت چووە ئەوروپا و لە تەمەنێکی منداڵی یا لێ بوون کۆلتوری ئەوروپی زۆرتر زاڵە ئەو هەستێکی نەتەوەی بێگومان بەگشتی لاوازە بێت زمانەکە زیاتر بۆ کۆمەنیکیشنە. ئەمە چیە ئەم ڕسم؟ بڵێ ئەوە لە ساڵی 1970 لەسەر 89 چوومە نیکاراگووا و بەشداری شۆڕشی ساندینسی بووم دژ بە ڕژێمی سۆمۆزا بەشێکی کاتەکەم لە لادێ بردەسەر بۆ ئەوی لە ژیانی ئەو شۆڕژگەرانی بەڵێ خۆ بەخش بووم هەڵجار گرروپێک بوون کە چوین یعنی دیوێکی دراسیشی هەبوو لێکۆڵێنەوەی هەبوو بەڵام دواتر دیتر من مامەوە بۆ فترەیەکی زەمانێکی درێژتر و ئەو دراساتێکی زۆرم کرد لەسەر ڕەفۆرمی کشت و کاڵی و بەشداریش بووم بە کەم یا زۆر لە شۆڕشەکەیانە لە شۆڕشەکەیان ئێستا بە ئاکام گەیشت شۆڕشەکە بەڵێ دواتر شۆڕشەکە سەرکەوتوو بوو و دواتر لە هەڵبژاردنەکانە دۆڕان ئێستا دووبارە هاتنەتەوە سەرحکم بەڵام ناهێڵن ینی ئەوە بێشکە نیکاراگووە ناوەڕاستی دڵی ئەمریکای لاتین بوونیانش بێتە مۆدلێک بۆ ئەمریکای لاتین. بەڵام تۆکو خەباتکەرێکی ئەو وڵاتە لەو کاتە دیاریکراوەیە ناوت هەیە لەلای ئەوان خەباتکەریان بڵێ ڕۆژنامەی باریکادا کە ڕۆژنامەیەکی مرکزی بوو دیداریان لەگەڵ کردم چەندین ڕۆژنامەی تر تیV رادیۆ و دواتریش نامەیەکیان بۆ ناردم کەوتیان ئەو دیداروشتانە بۆ کادیرەکانمان گرنگە و ئێمە وەکو گەلی نیکاراگواش پشتگیری خەباتی عادیلانەی گەلی کوردستان دەکەن ئەوەشم کردووە بە کتێبێک لەژێر ناونشانی گەشتێک بۆ ئەمریکای لاتین. زۆر باشە ئەمە شەروێنێکی ئەو کاتێ بەڵێ ئەوەی تێک بوو لە یادەکانی شۆڕشی ساندینستی لە شارێک لەوێەوە چوون بۆ بەشداری ئەو یادە گەورەی شۆڕژ هەموو ساڵێک دەیان خستە شارێکەوە بۆی حرەکەیەکی سیاسیشی پێ بکەن. زۆر باشە ئێمە محکومین بەکاتەوە کات زۆر زۆڕوا لێرە تەنیا یەک وێنە ماوە کە حەزەکەم ئەو وێنەیە بکەین بە دواهەمین وێنەی ئەم جارەی تۆ
دواوین وێنی ژیانت نا هیوا ئەخوازیین تۆ لەگەڵ خێزانەکەت و لەگەڵ ئاران و میرۆ و خوشکەکەیان و لەگەڵ کۆی خزمانێ چەندین وێنە بەلەشی ساغ بگری ئەمەش ئەەکەینە دواوێنە لەم بەرنمەیە بەڵام پێشەوەشی ئێرە بەجێبێڵی منیش حەزەکەمەوە شەرەفم پێ بڕێ لەگەڵ بەڕێستا بە یەکەوە وێنەیەکەکەی زۆر شەرفێکی گەورەیشە بۆ من ئەمە خێزانەکەمە شاناس کە وەختێک هاوسەرگیریمان کرد چوینە تورکیا لەوێ تەقدیممان کرد بۆ فیزە و ئەبێ بڵێم بەختم هەبوو کە خێزانێکی ئەمەندە خۆشەویست و ئەمەندە مەهتەم و ئەوەندە وریا و ئەوەندە هین بۆ ناترسی نەخێر بە هیچ جۆرێک لێرەشەوە پەیامی خۆشەویستیشی بۆ دەنێرم دەورەی عینەکی عینەک و فەحسی چاوی تەواو کردو لە بوارەی خۆشیان ئیش ئەکا و کارەکات ئیتر من بەشێک کەس و کارەکانم هەمووی بەش و بڵاویان لێ کردەوە هیر بۆ من ئەو کەسوکارێکەکەمەوە مناڵانە بۆ من زۆر زۆر گرنگەوە دووبارەی دەکەمەوە کە بەختێکی گەورەم هەبووە لە ژیانە ئێمەش بەختێکی باشی بوو بەنسیب ئێمە لە کۆتاییە زۆر زۆر سپاس دەکەین هیلاکمان کردی شەرفێکی گەورە بوو بۆ من خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ